پارێزەری پێشووی سەرۆک ترامپ مایکل کۆهن حوتی ڕابردوو لە سەرچەندی بابەت لە پەیوەندی پێشێلکاری دارایی لە کاتی هەڵمەتی سەرۆکایەتیدا کاری قەڵب لە باج و لە کاری بانکیدا بە تاوانبار ناسرا. هەروەها دانی پارە بۆ بێدەنگکردنی خانوێک کە ئیدعای کرد دەستی لەگەڵ ترامپ تێکەڵ کردبوو. کۆهن دەڵێت ترامپ بە خۆی گوت ئەو پارەیە بدات، بەڵام سەرۆک و پشتیوانانی حاشا دەکەن و کۆهن بە درۆزن دەزانن. ئەو ئیدعانە لەلایەن ئەو کەسانە زیاتر دەبێت کە دەیانەوێت تاوان بخەنە سەر سەرۆک و پۆستەکەی لێبستێنەوە. ئێمە هێشتا بەڵگەی پێویستمان نییە. ئەو نوێنەرە لە کمیتەی دادوەری ئەنجومەنی نوێنەرانە کە یەکەم هەنگاوەکانی ڕەوتی تاوان خستنە سەر دەگرێتە بەر. ئەو دەڵێت کات بۆ کردار زوویە و لێکۆڵینەوە دەبێتە یەکەم ئەرێک ئەگەر دموکراتەکان ئەنجومەنی نوێنەرانیان بەدەستەوە بێت. باشترین کار کە دەتوانین بیکەین بەڵێنی بە خەڵکی ئەمریکا بدەین ئەگەر زۆری نەبین. لێکۆڵینەوە دەکەین کە کۆماریەکان خوازیاری ئەوە نین هەروەها لەسەر پێشێلکاری دارایی کاتی هەڵمەت و پەیوەندیەکان لەگەڵ ڕووسیەکان. مەسەلەی باجدانی ساڵانەی سەرۆک کە خەڵکی ئەمریکا نایاندیوە، بەڵام بەڵێنی دەدەم زۆرینەیەکی دیموکرات مسۆگەری دەکات خەڵک ئەو مەسەلانە ببینن. زۆربەی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران لە ماوەی لێکۆڵینەوەکانی سەبارەت بە دەستهەبوونی ڕووسیا لە هەڵبژاردن و دەستێوەردان لە ڕەوتی دادوەریدا بەرگریان لە سەرۆک ترامپ کرد. پارێزەری ئێستای ترامپ حوتی ڕابردوو گوتی تاوان خستنە سەر سەرۆک دەبێتە کارێکی هەڵە. تاوان خستنە سەر سەرۆک بە تەواوی شتێکی خراپە. مەبەستم ئەوەیە هیچ هۆیەک نییە ئەو لەگەڵ ڕووسیەکان دەستی نەبووە. ئەو پێشی ڕەوتی دادوەری نەگرتووە. هەرچی کۆهن دەیڵێت نەسەڵمێنراوە. تەنیا لەبەر هۆی سیاسی تاوانی دەخرێتە سەر و خەڵکی ئەمریکا لە دژی ئەمە ڕادەپەڕن. توێژێنەران دەڵێن دموکراتەکان لە ترسی سەرهەڵدانی پشتیوانانی ترامپ باسی تاوان خستنە سەر ناکەن. ئەو بابەتە تەویژمی سیاسی بەرەو خراپتربوون دەبات لە دەمێکدا وڵات لە هەڵبژارنەکانی مانجی نوامبر لە کۆنگرەدا نێزێک دەبێتەوە کە سەبارەت بە زۆرینەی پارتی لە هەردوو ئەنجومەنی نوێنەران و لە سنەتدا بڕیار دەدات.